ئەمەوێ لەگەڵ میوانەکەمدا گفتوگوێ بکەم کە لە نێو ستۆدیۆ بەڕێز مامۆستا هەکار ئەبوو بەکر مامۆستای زانکۆ بەخێربی. زۆر سپاس. زۆر سپاس. بابەتەکە بابەتێکی گرنگە. ئەمڕۆ بڕیار دراوە موچەی مانگی شەشی موچە خۆران دابەشکرێ. دۆخی خەرجی خێزانیشمانزانی کە خەرجیەکانی چۆنە لەوە کەمتری هەبێت ئەوە لە ژێر هێڵی هەژاریەوەیە. لە دۆخێکی ئاوایە کە 6 موچە لە 9 مانگدا دابەشکراوە پێویستە چۆن مامەڵە لەگەڵ ئەم موچەیە بکرێت کە دێت. بەڵێ سەرەتا سپاس بۆ ئێوە بۆ بینەرانی کورسات. لەم حاڵەتەی کە جەنابەت ئاماژەت پێدا پێویستە خێزانەکان دووبارە بنیادی هۆشیاری خۆیان بنێنەوە یاخود هۆشیاری خۆیان بگۆڕن و پێویستیان بە ئیدارەدانێکی با بڵێن ورتر و ڕێکخراوتر هەیە بۆ پلاندانان سەبارەت بەو داهاتەی کە لە ڕێگەی موچەوە وەری دەگرن بەرامبەر بە خەرجیەکانیان و ئەگەر بکرێ بڕێکیشی لێ پاشەکەوت بکرێ بەڕاستی بەڵام لەوانەیە بڕە پاشەکەوتەکە لە ئێستادا قورس بێت چونکە وەکو جەنابەت ئاماژەت پێدا ئێمە لە بیدایەتی مانگی نۆین بەڵام تازە دەست دەکرد بە دابشکردنی موچەی مانگی 6 بۆیە گرینگە خێزانەکان پێش هەموو شتێک ئەو بیرکردنەوە بگۆڕن کە حەز و ئارەزوەکانیان وەلا بنێن خەرجیە ئەساسی و بنچینەیەکانیان وەکو خواردن و خواردنەوە و بۆ نمونە ئەگەر کرێتی بنکرێ و ئەمانە زیاتر تەرکیز بکەنە سەر ئەمانە. 6 موچە لە 9 مانگدا بەڵێ چ کاریگەریە کاتە سەر خەرجی و داهاتی تاک و خێزان؟ بەڵێ بە دڵنیاییەوە کاریگەریی نەرێنی هەیە بەداخەوە چونکە تۆ عادەتەن خێزان لەسەر ئەساسی 30 ڕۆژ جارێک موچەکەی وەربگرێت پلانی خۆی دادەڕێژێت بۆ هەموو خەرجیانی کە هەیەی بەڵام بەداخەوە لەم حاڵەتەدا پلانی خێزانی شتێک دەچێت دواتە ناتوانێت پلانێکی وردا بنێ کە ناتوانێت پلانێکی وردا بنێت ئامانجەکانی ئەو ئامانجانی کە پەیوەندی بە سەرچاوی دارایی هەیە ئەم ئامانجانی کێشەی بۆ دروست دەبێت پێش هەمویان دەتوانین بڵێن لایەنی قەلەقی و دەرونێکی نائارام بۆ تاکەکانی خێزانەکە دروستەکە بە تایبەتی موچە خۆرەکە کە ناتوانێت پێداویستیەکانی خێزانەکەی منداڵەکەی کچەکەی کوڕەکەی دابین کات ئەمە دەبێتە ئەوەی دروستبوونی گرەیەکی دەرونی بۆ ئەم خێزانە ناتوان پێداویستەکانیان وەکو پێویست دابین بکەن بەداخەوە هەندێک جار سەردەکێشێ بۆ حاڵەتی توندوتیژی و یاخود هەندێک جاری تر پەردەسێنێ بۆ تێکچوونی یاخود دروستبوونی ناکۆکی لە نێوان هاوسەرەکاندا و پەردەسێنێ بۆ جیابوونەوە بۆ حاڵەتی نەخوازرا و لەلایەکترەوە بەڕاستی بە تایبەتی گەنجەکانمانە و گەنجانەی کە با بڵین لە ماڵەوە تەمەنیان دێتە نزیکی 18 ساڵ و ئەم دەوروبەرە لەوانەیە کۆمەڵک حەز و ئاوات و خولیایان هەبێ لەبەر نەبوونی موچە یاخود لەبەر نەبوونی سەرچاوەیەکی داهاتی سابت کە ماگانە بۆ نمونە بدرێ سەی دەکەی ناتوانن خەونەکانیان بەدیبێنن ناتوانن ئەوەی کە هەیەە بە ئاسانی بگات بەدەستیان بۆیە لەوانەیە زۆر جاربی لەوە بکەنەوە کە ڕێگەی کۆچ بگرنە بەر واتە چۆن دەڵی جەوێکی ناخۆش بۆ ئەم خێزانە دروست دەکات لەلایەکترەوە کاریگەری لەسەر با بڵین ئەو مناڵانەی کە لە خێزانێکە لە مەکتەبەکانە خوێنن بە نمونە تۆ بەتایبەت لە دەستپێکی ساڵی بەڵە بە تایبەت لە دەستپێکی ساڵی خوێندن و ئەوەشمان بین نەچێت بە تایبەتی ئەم هاوینە ئەگەر دیقەت دەین نەمانتوانیوە مناڵەکان بە شێوەیەکی دروست بنێرین بۆ ئەو خول و ڕاهێنان و ترینینگانەی کە بۆ بەهێزکردن و بۆ تەقویەکردنی منداڵەکانە بۆ لەبەرەوەی تۆ پارەی پێویست پێنە بۆ ئەو پارەی کە لە بەردەست بووە مدەتێکی زۆر موچە وەرنەگیراوە بۆیە خێزانەکان دایکان و باوکان ناچارن بیدەن بە خواردن و خۆراک قوربانی بدەن بە مناڵەکانیان بە پەروەردەی مناڵەکان لەلایەکەوە یاخودەوانی کە مناڵیان لە واتە ئەگەر باس لە ئەوە بکەین خێزانێک وەکو دامەزراوەیەک سیرکەین کە بودجەیەکی پێویستە بۆ بەڕێوەچوونی کاروبارەکانی لە کاتێکە 6 بودجە 6 داهات لە 9 مانگا دێتە ئەم خێزانەوە کێشەی بە دڵنیاییەوە هیچ ڕێگەیەکمانەیە با ناوی بنین ژمێریاری خێزان چکە سپۆڕ ڕێوردەکەی تۆ بابەتی ژمێریاریە بۆ ئەوەی ژمێریاری خێزان ڕێک بخەینەوە حساباتی خێزان ڕێک بخەینەوە وەکو توانین بەڵە دەتوانین ئێمە وەکو با بڵین لایەنی ژمێریاری پشت بەس بەو داهاتەی کە وەریەگرین بەڕاستی ئێستا دەبێت مانگەکەمان لە 30 ڕۆژ زیاتر حسابی بۆ بکەین پشت بەس بەم داهاتەی کە وەریەگرین ئێمە دووبارە با بڵین بە پێی پلەبەندی خەرجیەکانمان ڕێک بخەینەوە باشە ئەم خەرجیانی کە تەرفیهین و لاوەچین وەکو سەفەر و سیاحە و کافێ و ئەمانە بەڕاستی بێت تا ڕادەیەکی زۆر کەم بکرێتەوە یاخود هەندێک جار هەر با بڵین تەرک بکرێت بەڕاستی بەلا بنرێ بەڵێ و ئەو خەرجیانەی کە با بڵین زەرورین لە بابەتی خوێندن لە بابەتی کەرتی تەندروستی یاخود کەسەکە نەخۆش بێت یان شتێک بە پێی پلەبەندی دەبێت با بڵین بەشێک لەو بودجەی کەمانە بۆی تەخسیس بکەین بەڵام
لەوانەیە قورس بێت تا ڕادێک خەرجی ئەساسیەکانمان دەستکاری بکەین وەکو چونکە پێویستمان بە خواردن و بە خواردنەوەیە یاخود پێویستمان بە ئاو و کارەبا لەوانەیە ئەمە تا ڕادێک دەستکاریکردنی قورس بێ بەڵام دەکرێت لە شەش شێوازی بەکارهێنانی ئەم خەرجیانە تۆزێک ڕێخستنی بۆ بکەین و ئەکرێ ئەو کەسە لە ماڵەوە بۆ خۆی بە ڕێگایەکی کلاسیکی بە نووسرا و داهات و خەرجی خۆی ڕێک بخاتەوە و چۆنە میکانیزمەکەی بەڵێ بەدڵنیاییەوە ئەمە ژەکرێت دەکرێت کەسەکە با بڵین خانەیەک بۆ داهاتەکەی جیا بکاتەوە و بەشێکیش بۆ خەرجیەکانی جیا بکاتەوە ئەگەر بتوانێت بڕێکیش لەو پارەی کە هەیەی پاشەکەوتی بکات بەڵام پێویستە لەم دۆخەی ئێستادا خۆی بگونجێنە لەگەڵەوەی کە لەوانەیە موچە دوا بکەوێت لەوانەیە بە 30 ڕۆژ زیاتر بەڕاستی لە 30 ڕۆژ زیاتر موچەکەی وەربگرێ بۆیە پێویستە ئەم بڕەپارەی کە دەستی دەکەوێت ئەم سەرچاوی داهاتی کە دەستی دەکەوێت لەلایەکەوە داهاتەکە لەلایەکەوە خەرجیەکان زۆر بە وردی بتوانێت تەخسیسی بکات چونکە لەم زروفەی ئێستادا کە بۆ نمونە سێ موچە تا ئێستا بەڕاستی دیار نەماوە یاخود نەدراوە پێویست بەوەیە تۆ کەمترین خەرجی زیادەت هەبێ ئەگەر نووسرا و بێ باشترە یان بۆ نمونە و کەسانی کە لە کۆمپیوتەر شارەزان دەتوانن لە ڕێگەی ئەگزڵێکەوە و بەرنامەیەک بۆ خۆیان دروست بکەن حەقلی بۆ خۆیان دروست بکەن و بتوان خەرجەکانی تیادا تۆمار بکەن چونکە ئەو خەرجیانی کە تۆمار ناکرێت یاخود ڕێک نەخراوە یاخود سابت بۆی نەکردووە لەوانەیە لە دوایدا بێتەوەی کە خەرجی مەسروفاتی زۆر قەیراناوی ئاو هایە خێزان پێویستە ئاگایەکی لە خەرجی و داهاتی خۆی بێت بەدڵنیاییەوە گریمان کە ئینشاڵا بەدی دێ کە موچە ڕێکە بێتەوە و 30 ڕۆژارێ موچە وەرەگیرێ چکە و دۆخە خۆشە موچە خۆر لە ڕابردووە بینیوێتی ئەگەر دۆخێکی وا بێتە پێش پێویستە چۆن ئەزمون لەم قەیرانە وەرگرین و چۆن مامەڵە لەگەڵ پارەیە بکەین ڕاستە سەرەتا وەکو وتمان ئەم بڕەپارەی کە ئێمە هەمانە ئەگەر تەقسیمی 30 مانگی بکەیت جیاوازە لەوەی کە ئێستا هەیە بۆ نمونە موچەی مانگی پێنج تقریبان نزیکی 90 ڕۆژێکی خایان لەو حاڵەتی کە جەنابەت باسەر کرد پێش هەموو شتێک پێویستە بڕی پاشەکە و زیاد بکرێ واتە ئێمە یەکسەر نەگەڕینەوە بۆ ئەوەی کە خەرجیەکانمان دووبارە زیاد بکەینەوە یاخود خەرجیە تەرفیهیەکانمان خەرجیە لاوەکیەکانمان دووبارە زیاد بکەینەوە چونکە ئەمە ئینسان بەبێ خەرجە لاوەکیەکانیش هەرەژیت یعنی هیچ کێشەیەکی نێو ژیان دەتوانێت بەڕێ بکات بەڵام پێویستە لەم حاڵەتە داهاتمانێ خەرجیمانێ پاشەکەوتمانێ پێویستە بڕێکی زیاتر لەم پارەی کە لە داهاتەوە وەکو موچە وەرمانگرتووە خێزانەکان هەوڵدەن پاشەکەوتی بکەن بۆ ئەوەی ئەگەر مەبەستێکی گەورەیان بۆ نمونە کڕینی مڵکەیەک یاخود دراسەکردن لە دەرەوە یاخود هەر شتێکیانەوە بتوان لە ڕێگەی ئەم داهاتەوە کە پاشەکە وتیان کردووە بتوانن لە ئایندەدا ئیش پێ بکەن واتە یەکسەر نەگەڕێنەوە بۆ زیادکردنی خەرجیەکانیان نەچنەوە بەلای ڕاستەوخۆ نەچنەوە بەلای خەرجیە تەرفیەکاندا و ئەزمونێکی باش لەمە وەربگرن چونکە هەر ژیانیان کردووە لەوانەیە تا ڕادەیەک کوالیتی ژیان هاتبێتە خوارەوە بەڵام ژیان بەردەوام بواتە مانەوە و بەردەوامی هەبوو لەو کاتی کە موچەش دواکەوتووە باشترین چارەسەرەوەی کە ڕاستەوخۆ نەگەڕێنەوە بۆ دووبارە دەستکردنەوە بەو خەرجانی کە ناپێویستن. بەڕێز مامۆستا هەکار ئەبوو بەکر مامۆسای زانکۆ زۆر سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێت و سپاس بۆ ئێوە بۆ میوانداریەکەتان زۆر سپاس لەشنا ساغ بێت.